زۆر سپاس دیارە خۆتان نەزان ینی گفتوگۆکان ئێمە لە پێشەوە تەبلیغکرا لە ڕێگەیانەکان کە وەکو هاوپەیمانیەتەکە حەزەکەم ئەو ڕوونکردنەوە بدەم دیار برادرانی حیزبی سۆسیالیست نهاتن ئێمە و حیزبی زەحمەتکێشانی کوردستان ئامادە بووین ئێمە قسەکەمان لەسەر هاوپەیمانیەتەکەوەیە کە ئەو هاوپەیمانیەتە لە پارێزگای هەڵەبجە نەکراوە ئەو هاوپەیمانیەتە لە مستەوای کوردستان پێشەوەی هەڵەبجە بکرد بە پارێزگا ئێمە حیزبی زەحمەتکێشان وانی حیزبی سۆسیالیست هەر یەکێکمان بەجیا داواکاری خۆمانمانەیە و گفتوگۆمان لەسەرەوە کرد دیارە ئەوژە مێنتە سەرەوەی کە لەو تێگەشتانی لە کۆبوونەوەکانی ڕابردوو ئەو قۆناغی کە هێناومانە پێویستە هەمومان هەمان بین خۆشتان باش دەزانین هەڵەبجە کۆمەڵێک قۆناغی سەختمان بڕی بە هەموو ئەو وەزعە ناخۆشانەوە و قەناعەت بەرپرسیارەتیەوە دەبێ ئەم قۆناغە تێپەڕێنین ئەگەر قسە لەسەر سازانە قسە لەسەر یەکێکمانە پێویستە کەمتر لەو ئیتر وەربگرێ ئەمە ئەو ڕۆحیەتەمان لە برادرانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی بینی ئەوەشی دەمێنێتەوە بۆ ئاخر کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی ترەکە وا ئیتفاقمان کرد هەوڵ بدەین لە هەفتەی داهاتوو یا پێش جەژن کۆتایی بەو دانیشتنانە